پیرۆز بێ گوڵە بە حسابەکەتان $500 هینا کوڕەکەم فەقیرە. لە ڕابردووە ڕۆڵە بینیوە لە چەند ڕکلامێکی ترە لە کامیان پەشیمانی لە هیچ ئیشێکی خۆم پەشیمان نیم. بانە بێتە قسەیەکی تەقلیدی بڵێ پەشیمانیان شتێکیوە لە هیچ ئیشەکان پەشیمان نیم. بە خۆشحاڵیشەوە ئەتوانم بڵێم ڕابردوو منی گەیانە ئێستا. چۆن ئەتوانی کاریگەری دروست بکەیت بەبێ ئەوەی کە خۆت زۆر ئارسکەیت؟ لە ڕاستیە ئەم شتە لەم ناهەیە بەبێ ئەوەی کە ئەتوانم بڵێم جلەکەت نەکەی بە پۆینت یان چوزانم خۆنواندنێکی تەسەنوع نەکەی بە پۆینت بۆ خۆ دەرخستن لەخوا بەزابێ ئەم شتە لەم ناهەیە و خەڵکی شاید حاڵی ئەوەن ئەگەر من بە لەچکێکی شەوە دەرکەوم هەر ترندم ئەگەر بە جلێکی ئەتیادی شەوە دەرکەوم هەر ترندم ئەمەم نەکردەوە پۆینت بەڕاستی جلوبەرگ و چوزانم کەسایەتی من گرنگ بووە بۆ ڕکلامەکانم و بۆ دەرکەوتنەکانم. من چەند ساڵا و بینم دایم پێکەنی تۆ قەت نەمبینیەوە بگریت. کەسێکی زۆر ڕووخۆشم وایە زۆربەی کەس وام پێڵێت ئەڵەن کەسێکی ڕووخۆشی بەڵام نازانم بەردەوام پێکەنم. تۆڕە نابم لەبەری بۆ تۆکسم کردووە.